دیسان آدینەوە سەر بابەتی بێبی دۆچکۆین چونکە بەڕاستی 5 ئۆکتۆبەر کە 5 مانگەیەکە دەنگ و باسێکی زۆر گرنگی هەیە بە نسبەت دانانی ئێکسچێنج یاخود هەمان سواپی خۆی کە ئێوە دەتوانن لەناو سواپی بێبی دۆچکۆین معاملەی بە دراو ئەلکترۆنیەکان بکەن و هەروەها لەناو خودی سواپی بێبی دۆچکۆین شتێکی زۆر گرنگ کە هەیە ئێوە دەتوانن لەناو سواپی بێبی دۆچکۆین ئەو دراوانەی کە هەتانە بە تایبەتی بێبی دۆچکۆین ئستێکی بکەن ئستێک واتە چی ئازیزان واتە دابنێن و مانگانە سوودی لە ئستێککردنی ئەم دراوە خۆشەویستە ببینن هەروەکو بینن ئازیزان لێرانە جگە لەو پۆستە گرنگەی کە 5 مانگ 5 ئۆکتۆبر یاخود هەمان ئۆکتۆبەر کە سواپی خۆی لانچەکە کە ئەوە بەڕاستی دەنگ و باسێکی زۆر خۆشە بۆ هۆڵدەرەکانی بێبی دۆچکۆین چونکە ئەمە دەبێتە سەبەبی ئەوەی کە زیاتر معاملە بە دراوی ئەلکترۆنی بێبی دۆچکۆینەوە بکرێ و نرخەکەی بەڕاستی بەرەو هەڵکشان بچێ بەڵام تەبێ ئەمێکیش بازاری خۆش ببێ ئازیزان بەڵام بەڕێی من بێبی دۆچکۆین پێویستی بە خۆشبوونی بازار نییە تەنها پێویستە کە ئەو مەوعیدانە کە بە هۆڵدەرەکان و کۆمونیتی خۆیەدە بەڕاستی لە کاتی خۆیدا جێبەجێ بکە ئەو کات دەبینین کە دراوی ئەلکترۆنی بێبی دۆچکۆین بەڕاستی دراوێکی سەرکەوتوو دەبێت هەروەکو لێرانش کە ئاماژە بە 5 ئۆکتۆبەر کردووە کە 5 ئۆکتۆبەر ئازیزان چهارشەممەی داهاتووەکە کە ئەمروو شەموویە واتە چهارشەممە ئینشەڵڵا ئێمە شاهدی تەقینەوەی دراوی ئەلکترۆنی بێبی دۆچکۆین دەبین بەناوی خوا سڵاو هاوڕان هیوامدار شوێنێ بنساخ و سەلامەت و تەندروست بن ئینشەڵڵا بەڕێزان دیسانەوە میهاتمەوەین لە خزمەت ئێوە بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت لە پێیجی فێسبووکی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت هەروەها لە چەنەلی یوتیوبی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت بۆ ئەو بەڕێزانەکە یەکەم جارە و چەنێلەیە بینن لێرە چەنەلی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێتە کە من نیهاتمەوەین هەفتانە 4 ڤیدیۆ لە ڕێی ئەو چەنێلەوە بڵاوەکەمەوە کە ئێوە بێ بەرامبەر دەتوانن دراوە ئەلکترۆنیەکان و هەروەها دۆلاری ئەمریکی بەدەست بهێنن بۆ ئەوەی ئێوە هیچێک لە ڤیدیۆکانی داهاتوو لە دەست نەدن کە من بڵاویانەکەمەوە چەنێلەکە سابسکرایب بکەن زەنگوڵەی تەنشێک چالاک بکەن بۆ ئەوەی هەر کاتێکەمە ڤیدیۆیەک ئاپلۆدەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتوب لە ڕێی نۆتیفیکیشنەوە ئێوە ئاگادار بکاتەوە و یەکەم کەس بن کە بێن ڤیدیۆکەم ببینن بەڵێ ئازیزان ئەمڕۆ بۆچی من هاتم دیسانەوە ڤیدیۆ لەسەر بێبی دۆچکۆین دروست بکەم چونکە لەم ماوە کورتەی کە دەنگ و باسی لانجبوونی سواپی بێبی دۆچکۆین هاتیە بەڕاستی بێبی دۆچکۆین بەرەو هەڵکشان چووە نرخی ئەم دراوە خۆشەویستە و کەمێکی تر ئەچینە ناو کۆین مارکێتکە بۆ ئەوەی معلوماتی زیاترتان بدەمێ هەروەکو وازان کە بێبی دۆچکۆین لە ماوەی ساڵێک و 2 مانگە هاتووە و لەم ماوە کورتەدا نزیکەی ملیۆنێک و 609,404 کەس کە پێیجی ڕسمی خۆیتی تۆیتر و سەحیشینیشی وەرگرتووە فالووەری بەدەستێنەوە بۆیە خۆشەویستە لای خەڵک چونکە بەڕاستی مەوعیدەکانی یەک بە یەک جێبەجێیەکە کە گرنگترین مەوعیدیان هەروەکو گوتم ئەمڕۆ کە لە ئێستادا کە ئەم دوو پۆستەیە کە 5 مانگە بەڕاستی سواپی خۆی لانج دەبێ و هەروەکو گوتم سوودەکانی ئەم سواپە چییە کە حەقدەستی فی یاخود گواستنەوەی دراوەکان هەتاکو حەدی سفر دێنێ واتە ئەتوو کاتێکە دراوێک بۆ شوێنێک نەقلەکەی هیچ پارەت لێکم ناکرێتەوە و بەخۆش ئاماژێ بەوەی کوردو ئەگەش کەم بکرێتەوە شتێکی زۆر کەمە ئازیزان زۆر کەمە سنتە کەمتر لە سنت پوینت بۆ ئەوەی بەڕاستی شۆڕشێکی گەورە بکات بێبی دۆچکۆین لە بواری کریپتۆ کارنسیدا بەڵێ ئازیزان هەروەکو گوتم کە دەنگ و باسی گرنگ بوو دراوەکان زۆر پێویستە و گرنگتر لەوەش ئەوەیە کە بەڕاستی ئەو شتەی کە لە ڕوتمەپی ئەو دراوانە هەیە لە کاتی خۆیدا جێبەجێ بکەن بۆ ئەوەی بەڕاستی سیقا و متمانەی بۆ ئەوەی بەڕاستی سیقا و متمانە لای خەڵکی ببەنە سەرەوە و بەم شێوەیە
هر کو به ویدیوش کوین یا بیان کلماوی دو سه روزا تقریبا 2 پوینت لساتا برو هلکشان شو هر کو آگادارن که 8 صفری نزدیکی 10 مان بینی به ویدیوش کوین و مارکت کپیش از هر بکو بینن عزیزان هر بکو بینن کلا استادا برو هلکشان شو که 146 میلیون دلاره و مارکت کپی روزانه شب هر بانک شویه 67 لساتا برو هلکشان شو که نزدیکی 8 میلیون دلاره اما همو لسر چی عزیزان لسر ویه که 5 مانگه دراو الکترونی بیبی دوچ کوین سواپی خوی لانچ دبه که گورترین دستکوتا بود دراو الکترونی بیبی دوچ کوین و گورترین پروژه لمیجوی ام دراو خوشویسته ایلای خلق لیستاد عزیزان بیبی دوچ کوین لرطبه 231 با بازار کریپتوکارنسیه و خود همان دراو الکترونی و لیستاد 801274 معامله پیکره و لبشی هولدریش که با سرکی لبشی هولدر دین عزیزان که آیا لهولدرکانی بیبی دوچ کوین زیاد بود و تأکید زیاد بود چون که مارکت کپی روزانه 67 لساتا برای هلکشان شود الا استادا 1,620,939 هولدری هیا دست خوش بو بیبی دوچ کوین و تیمی بیبی دوچ کوین که بم شویه هولدرکانی همه روزه زیاده کرد هر کو گوتم عزیزان ام دروال ماوی سال کدو مانگه هاتوه و مکس سپلای ام دراوه 420 کوارته که نزدیکی 48 لسادا تو کنسوزی کردوه و استادا 231 کوارت لسر نتورکی بایننس لناو بازاریه و 115 کوارت معامله پیکره و دتوان لسر نتورکی بایننس ام دراوی بکرن و هر حالا بشی مارکت عزیزان که پیویستم نوان اوشتانه دوباره کما چون که هنده کس تازه چنلکان ناسی و عزیزان دزانم آوانم دوباره بلام لبر هنده کس که تازه چنلکان ناسن پیویسته دوباره بکمو لبش مارکت که گرینکدی نو اکسچنجانه که دراوی الکترونی بیبی دوچ کوین لناو لیس بوه دتوانین آماجه با اوکی کسیب کن و هر واها کوینیکس و بیت مارت لاتوکن کوین تایگر و هات بیت و دی کوین و چندین اکسچنجی و ناوبانگی تر که ایوادتانم بچن لناو تریدی بکن و هر واقع پانکیک سواب ویتو ورژنی دو ایوادتان لسر پانکیک سواب بیش ترید باو دراو الکترونیا بکن ولی عزیزان بوی هاتم دیسان و امرو لسر بی ویدیوش کوین ویدیو درست بکم چون که دنگو باسی گرینگی 5 مانگه براستی هر وکو شبینن که بوی تا سببی اوی که بی ویدیوش کوین مارکت کپی روزانه 67 لساتا برای هلکشان بچه و نرخه شروع ببینن که برای هلکشان چوه عزیزان همومان چاواره 5 اکتبرین که 5 مانگه دکه انشالله که بیبی دوچ کوین لسر موعدی خوی رازگوانه لگل کمونیتی و هولدرکان خوی دابد و پشتی هم به چون که براستی کمونیتی و هولدرکان بیبی دوچ کوین پشتی ام درو خوشویسته هم بر نداوه و لحموش و نکاتی که ده چی ده بینید بیبی دوچ کوین ترندی بازاریه ترندی مال پرک و مالاتیه کانه که اما بویت سببی اوی براستی ام مهم کوین خوشویسته لای خلق زور خوشویست به و اویش بیت او رتمه پای که هیتی لکاتی خویده براستی جیب کد که اما مایه دلخوشی با همو کامونیتی و هر وها هولدرکانی بیبی دوچ کوینه ایماز چواره 5 مانگی نازدن انشالله 5 مانگ من دیم خبره که دلخوش کر بو ایوه لسر دیسانه و لسر دراوی الکترونی بیبی دوچ کوین بلاوه کموه و اوکاتی لانج بونی سواپی بیبی دوچ کوین دبینی بله عزیزم پیویست نکاتم ویدیوی درجه پیبدم لیره دا کوتایی بم ویدیوی دینم سپاسیه و اکم کتاکو حسابی نریم ویدیوی بون هر رخنه کامن بسیار کبول جر ویدیو علی چنل یوتیوب بون بنوسن من بچه هان جواب ندمه تا ویدیو یکیتر ویبسایت یکیتر اپ یکیتر و برنامه یکیتر همو تم بخواهی گورس پیرم و یار و پناهی ایوه بید خواتان لگرم